16 ساڵ پێش ئێستا لە ڕۆژی 9 شوباتی 2004دا سەرۆک تاڵەبانی لەو کۆبوونەوەی ئەنجومەنی حکومدا وتەیەکی مێژووی گرنگی پێشکەش کرد و بەرگری لە مافیگەلی کوردستان کرد. ڕاشیگەیاند پێویستە ئەنجومەنی حکومدان بە فیدراڵەتی کوردستاندا بنێت، کاریش لەسەر ئاساییکردنەوەی باردۆخی کەرکووک و گەڕانەوەی بۆ دۆخی پێشتری بکات. سەرۆک تاڵەبانی لە کۆبوونەوەکەدا بڕگەیەکی بڕیاری لیژنەی کۆمەڵی نەتەوەکانی خوێندە و ڕایگەیاند بە هیچ شێوەیەک سنووری عێراق لە چیای حەمرین تێپەڕ ناکات، ئەو ناوچانەی لە چیای حەمرینن دابڕاون و ناوچەی کوردستانین. سەرۆک مامجەلال پشتبەستن بە بەڵگە و نەخشەیەکی مێژووی سەردەمی دەوڵەتی عوسمانیەکان تەکیدی کردەوە لەسەر ئەوەی کەرکووک شارێکی کوردستانیە. سەرۆک مامجەلال بە زمانی گوڵ و بەڵگەنامە لە یەک کاتدا کوردستانی بوونی شاری کەرکووکی بۆ ئەندامانی ئەنجومەنی حوکم و هاوڕێیان و نەیارانی سەلماند. هەر لە کاتی خستنەڕووی مرافعە مێژوویەکەیدا سەرۆک مامجەلال ئاماژەی بەوەدا مافی گەلی کوردڕەوایە و دەبێت دان بنرێت بە زمانی ڕسمیدا کە زمانێکی ڕسمی وڵاتە و هاوشێوەی زمانی عەرەبیە. هەروەها کاریش بکرێت لەسەر کۆتایی هاتنی سیاسەتی ڕاگواستن و سڕینەوەی ناسنامەی نەتەوەیی، هەروەها کورد و تورکمان بگەڕێنەوە شوێنی ڕاستەقینەی خۆیان. وتیشی پێویستە مافەکانی گەلی کوردستان لە یاسای بەڕێوەبردنی کاتی دەوڵەتدا بسەلمێنرێت و ڕاستیەکانی پەیوەست بە گەلی کوردستانیشی خستە ڕوو. هەروەک ڕوونی کردەوە کە ئەم گەلە لە نێوان چوار دەوڵەتدا دابەشکراوە کە ئەوانیش تورکیا و عێراق و ئێران و سووریان. سەرۆک مامجەلال ڕاشیگەیاند گەلی کوردستان لە ساڵی 1925دا با بڕیارێکی عوسبەتەلئومەم بە دەوڵەتی عێراقەوە لکێنراوە. هەروەک وتەیەکی ئەدمۆنس نوێنەری بەریتانیای لە لیژنەی کۆمەڵی نەتەوەکان بۆ دیاریکردنی چارەنووسی ویلایەتی مووسڵ لەو کاتەدا بەبیر ئامادەبووان هێنایەوە کە تێیدا دەڵێت کوردستانی باشوور بە چەند مەرجێک لکێنراوە بە عێراقەوە، لەوانە دەبێت بەڕێوبەرانی ئەم ناوچە کوردستانیە کورد بن و زمانی کوردیش زمانی ڕسمی بێت و بارودۆخی کوردستان وەک خۆی بهێڵدرێتەوە. هەروەها سەرۆک مامجەلال ئاماژەی بەوەشدا کە ئەدمۆنس کاری بۆ ئەوە کردووە مۆرچی کوردی لە لیوای کەرکووکدا بسڕێتەوە و ئەوەشی بە پێشێلکردنی ئاشکرای ئەو بەڵێنانە لە قەڵەمدا کە عێراق و بەریتانیا بە عوسبەتەلئومەمیان دابوو. لە بەشێکی تری مرافعە گەورەکەدا سەرۆک مامجەلال ڕایگەیاند ئەو بەڵێنانی بە کوردرابوون نەبرانە سەر و لەلایەن حکوومەتی عێراق و بەریتانیاوە پێشێل کران و کارگەیشتە ئەوەی لە سەردەمی سەدام حسێندا پاکتاوی ڕەگەزی و ڕاگواستنی کورد و تورکمان لە لیوای کەرکووک جێبەجێ بکرێت و عەرەب لە شوێنیان نیشتەجێ بکرێت. سەرۆک مامجەلال تەکیدیشی لەسەر مافی کورد و تورکمان کردەوە لەوەی ڕاگێزراویانیان بگەڕێنەوە سەر زێدی باب و باپیرانیان و لەو ناوچانەی لێی ڕاگوێزرابوون. سەرۆک مامجەلال لە بەشێکی تری قسەکانیدا لەو مرافعەیەدا بەشێک لە ڕاگەیاندنەکەی کۆمەڵی نەتەوەکانی سەبارەت بە سنووری عێراق خوێندەوە. دەڵێت هەرگیز سنووری عێراق لە جەبەل حەمرین تێ نەپەڕیوە و سنووری کوردستانیش لە جەبەل حەمرینەوە دەست پێ دەکات، هەرچەندە شارەکە هەندێک تورکمانی تێدایە. هەروەک سەرۆک مامجەلال ئاماژەی بۆ کتێبی کێشەی مووسڵ کرد کە تێیدا هاتووە کوردستان بەشێک نییە لە عێراق یاخود ئەنادۆڵ. هەروەها ئاماژەی بۆ کتێبی قاموس ئەلئیعلام کرد و ئەو بڕگەی لێ خوێندەوە کە دەڵێت سێ بەشی دانیشتوانی کەرکووک کوردن. هەر لەو مرافعەیەدا سەرۆک مامجەلال نەخشەیەکی گەورەی سەردەمی دەسەڵاتی عوسمانی خستە سەرمێزی کۆبوونەوەی ئەنجومەنی حوکم کە تێیدا شوێنی کەرکووک لە سنووری کوردستان دیاری کراوە.